میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز سەرهەنگ حەمە سعید بەڕێوەبەری بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئاشتی لە واشنگتنەوە لەگەڵمان دەبێت. کاک سەرهەنگم کاتتان باش. سەردانەکەی جۆ بایدن بۆ سعودیا زۆر باز دەکرێت کە زۆر بە ساردوسڕیەوە بووە، تەنانەت لە پێشوازیەکەشی ئەمیری مەککە لەوێ بۆ پێشوازی لە جۆ بایدن کردووە. ئەمە کاردانەوەی لە بەرامبەر ڕەخنەکانی جۆ بایدن لە سعودیا کە پێشتر ڕەخنەی لە وڵاتە گرت بوو. سلااو ڕێزم سپاس. بێگومان پێش ئەم سەردانەی ساردوسڕیەک هەبوو لە نێوان ئەو سعودیە و هەندێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئەم ساردوسڕیە بە گرنگی پشتیوانی سعودیە ناگاری ئێران نابێتەوە و هەستیان نەکردن ئیدارەی ئێستا بە گرنگی پایەخ نایەت بە پەیوەندی لەگەڵ سعودیە، یعنی ئەکرێت ئەم قەزیە بەم شێوەیە وەکو هێمایەک بێت بۆ بەڵام پێم وایە سەردانەکە ترە بەوە نەبێ پاشای سعودیە ئەبینێ و ناوچەکە ئەبینێ لەوێ پێکمان کورسیان هەیە کە لەگەڵ یەکترێ بە تەنها بەو کێ پێشوازی ینی فاکتۆرێکی زۆر گەورە نییە. کەواتەمە کاردانەوە بووە لە بەرامبەر قسەکانی جۆ بایدن بە تایبەت لەسەر کوژرانی خاشۆخچی کە ڕەخنەی لە تورکیا لە سعودیا گرت بوو، یان شتێکی پرۆتۆکۆلیە و ئاساییە؟ پێم وایە پێشتریش لەگەڵ سەرۆک ئۆبامایە شێوەیەکی لە دەستی مەلیکی سعودیە یاخود ئەمیرەکانە نەچبوون، پێم وایە ئەمە یاوە. من زۆر شارەزای پرۆتۆکۆلیان بەڵام ناڵم لەوە گرنگتر ئەوەیە نییە کە لە پەتمانەکە ئەو کۆبنەوانی کە ئەکرێ و بەرهەمەکانی ئەبێت ئەوانە گرنگترە. باش، ئامانجی هەرە سەرەکی ئەو لە سەردانەکەیدا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە؟ ئایا زیادکردنی بەرهەمهێنانی وزەیە بە تایبەت نەوت یان پێکێنانی ئەو هاوپەیمانەتیە سەربازیە لە نێوان وڵاتاندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە؟ پێم وایە هاتنی سەرۆک بایدن فرەمەبەستە چەندداینێکی هەیە. ئیسرائیل کە وڵاتێکی هاوپەیمانی گرنگیە کە سەردان کات وە هەندێکان تۆکە و هەمان شێوازیش پێیان فەڵەستینیەکان کە ئەم ئیداری ئەم فکری چارەسەری دوو دەوڵەتی نێوان ئیسرائیل و فەڵەستین هەرچەندەکە لەوانەیە زەمینە نەبێت بۆ ئەو دوو دەوڵەتیە، بەڵام سیاست ئیدارەکەی باوەڕی بەوەیە. سعودی و وڵاتی ناوەڕاست گرنگن بە نێوسەد ئەمریکاوە. ڕاستە لە چەند ساڵی ڕابردووە و لە سایەی ئیدارەی ئەوە بەدی ئەکرا کە بەرەو زیاتر چین بەرەو کێبڕکی استراتیژی لەگەڵ رووسایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەستی کرد کە گرنگ نەماوە بە نیسبەت ئەمریکاوە زەوە چ لە ڕووی ئەمنیەوە بۆ ساڵانێکی زۆر پشتیوانی بارودۆخی ئەمنی خۆیان، بەڵام شەڕی ئۆکرانیا ڕاستەکەی گۆڕی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرنگە ئەمریکا لە بەرەوەی کە سەرچاوی ئابووری جیهانی زۆر باش ناوەڕاست بکشێتەوە ئەو لایەنانی کە ململانەیەکن کارەکان بکەنەوە. باش، هەندێک پێیان وایە ئەم سەردانە پێوترێت نەوت بەرامبەر گاز، بۆ نمونە نەوت بەرامبەر چەک ببوورە، واتە بەرهەمهێنانی نەوت زیاد بکەن ئەو وڵاتانە بە تایبەت سعودیا، ئەوانیش هاوپەیمانەتێک پێکدێن و چەکی زیاتر بە سعودیا و وڵاتانی دیکە دەدەن. ئێمە پێش هاتنی سەرۆک وڵاتانی سعودیا ئیمارات داوای چەکی زیاتریان بۆ پاراستنیان بەرامبەر بە ئێران لە جەنگی یەمەن بەرەو شتێکی تازە نابێ لە ئێستا ئەم سەردانەیە ئەم داواکاریت بکرێتەوە و لەبەرەوەی کە ئەمریکا
باش زیاتریان پێویست بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵێن ئێوە وزەتان لە ئێمە ئەوێ ئێمەش ئەم پارێزگاریانەمان پێویستە چ لە ڕووی چەکەوە چ لە ڕووی ئەو دەوری کە ئەمریکا و ئەوروپا پێویستە بیبینن چ لە مەجلسی ئەمنا یاخود لە بوونی سەربازی ڕاستەوخۆ بەڵام بە بەرامبەردا ئەوان دەبێت بەرهەمێنانی نەوت زیاتر بکەن بێگومان بەرژەوەندی ئەم شتانە لەسەر ئەساسی بەرژەوەندی هاوبەشە بەرژەوەندی ئەمریکا لە ئێستاە ئەوەیە بۆ بازاری ئەمریکا و بۆ بازاری جیهانی وسی زیاتر بێتە بازارەوە و بەرژەوەندی وڵاتانی ناوچەکەش بەرژەوەندی دەرەجەیەکیان و ماوەیەکی زۆرە کایاڵێن لایەنی ئەم و ئاساییشە شتێکی ئاساییەک ئەم بابەت زۆر باش ئەم وڵاتانە ئەکید لەوانەیە فشاری رووسیاشیان لەسەر بێت لە کۆتایی ئەم وڵاتانە کامیان هەڵەبژێرن لە مێژووی ڕابردووە قارسەنگەکە بەلایەن ئەمریکا و بەڵام ئەم ساڵا و لە شەڕی ئۆکرانیا دەرکەوت کە ئەمریکا چەند ساڵە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەیبینە پاشەکشەکە لە کاتی ئەو بڕیارانەی نەکوێگرتوەکان و دژمەنی ئاساییشە ئەو وڵاتانە بە گەرمی لایەنی ئەمریکایان هەڵنەبرات هەنێکیان بێلایەن دەنگیان نەیە بەرژەوەندی ئەمریکای خۆ دژی رووسیا بەڵام بینیمان وردە یان زیاتر بەرەو رووسیا و سین ئەمریکا دەشی بەم مەترسیەک بۆیە سەرۆکی ئەمریکا خۆی باشسیەتەوە ئەو پەیوەندیانە دروست کاتەوە گەرم کاتەوە بەلایەنی کەمەوە ئەگەر ئەمریکایە نەچنە بەرامبەرەکانیان هێشتا بێ چەند ڕۆژی داهات ومانی هاتوو دەرەکەوێت کە ئایا سەردان سەرۆکی ئەمریکا گەرموپڕی ئەیاتەوە بە پەیوەندی وڵاتی ناوەڕاست و ئەمریکا یاخودنا هێشتا زووە بووی کە بزانین ئامانجەکە باشە بەڵام لە لووتکەی I2U2 کە بەڕێوە چوو هندستانیش بەشدار بوو بۆچی هندستان ئەمریکا و ئیسرائیل و ئیمارات و هندستانیش هۆکارەکە چینە ئەوان یەکێکە لە هاوپەیمانێتی جیاوازی هەیە لە ناوچەی جیاواز ئەسیا هەنێک هاوپەیمانێتی هەیە کە هاوپەیمانێتیی چۆنیەیە ئەمەش هاوپەیمانیەکە لە شێوەی ئەو دروست بوو یەکێک لە هۆکارەکان یەکێتەوەڵێ ئەمە نمونە هندستان بەرژەوەندی هەیە لە بەرامبەر چینکە لەلایەکی تۆوە بێت بە ئێران بەڵام ئەندامانی ئەم هاوپەیمانیە زیاتر داکۆچینەوە ئەکەنەوەڵێن ئەم چوار وڵاتی کە ئەندام لەو هاوپەیمانەتیە بەرژەوەندی ئابووری و تەکنۆلۆژی زیاتر ئەو دەوێتیانە کە ناکرێت هەنێک بەرژەوەندیەیە کە وردە وڵاتانە هاوپەیمانیە ڕێگەیەکە بۆ پێشخستنی بەرژەوەندێک بەڵێ سوپاس بۆ سەرهەنگ حەمە سعید بەڕێوەبەری بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگەی ئەمریکا بۆ ئاشتی کە لە واشنگتنەوە لەگەڵمان بووی